بەڵێ بینەرانی ئازیز بەردەوامی ئێمە ئێستا گفتوگۆ لەبارەی تەوەری دۆمانەکەین کە میوانێکمانەیە بە سوپاسەوە لە کفری ئەزیزەوە تەوەرەکەمان زۆر گرنگ و هەستیارە بەڵاستەسانە کە باز لە گرنگیدان بە زمانی کوردی لە ناوەندەکانی خوێندن لە ناوچە داڕاوەکان دەکەن. ئاشکرا لە دوای پرۆسی ئازادی یاخود لە دوای دەرکردنی مادەی 140 بەڵام لەگەڵ ئەوەشدا کوردانی ناوچە دابڕێنراوەکان بەردەوام گلەیی و نیگەرانی ئەوانیە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵیاندا. یەکێک لەو بابەتانەش کە سەرەتایە باسمان کرد با بزانین چۆن گرنگی بە زمانی کوردی ئەدرێ لە ناوەندەکانی خوێندن لە ناوچە دابڕێنراوەکان. دەزانین لە ماوەکانی ڕابردوودا کە بڕیارێکە بوو بۆی کە پێویستە لە هەندێک لە زانکۆکاندا بە زمانی عەرەبی وەڵامی پرسیارەکان خۆش بخچانە ئەم کێشەیە چارەسەر کرا. منە تەوەریە ڕۆماندا و ئاماژە پێ باز لەوە دەکەین زانین چۆن گرنگە زمانی کوردی لەم خوێندنگانی یاخود زانکۆکانی ناوچە دابڕێنراوەکان بڵێ بە سپاسەوە دکتۆر سیروان حاجی جەبار مامۆستای زانکۆمان لەگەڵایە لە کفری ئەزیزەوە. دکتۆر بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بام سەرەتا لەوە دەست پێ بکەم ڕەوشی زمانی کوردی لە سنووری پارێزگای دیالە یاخود لە ناوچە دابڕێنراوەکان چۆنە؟ بەیانی هەمووتان باش، بەیانی کارمەندانی کورسات باش، بەیانی کارمەندانی ئێستا کە ڕاستەوخۆ لەگەڵمانەیە باش، دەسیدانە دانەتانە گۆژم. ئەوەی ڕاستی بێ ئوستاد ئیمڕۆ ئێمە لە زمانی کوردی لە نێوان دوو کەوانە ئەبینین. کەوانەیە کە پێش 2004 ئەوە لای هەمووی ڕوونە کە زمانی کوردی لەکوێ خۆیە بینێت و کەوانەی دووهەمەوێتە دوای 2004 لە کەوانەی دوو هەم با بڵێن دوای 2004 پەرە بە زمانی کوردی نەدراوە، بەڵام قوتابخانە و شتمان هەیە لە هەندێ ناحیە و با بڵێن هەندێ قەزا، بەڵام ئەو با بڵێن ئەو پەرەیە نییە. ئێستا بۆ نمونە سەیرەکەی گوندەکانی دەوروبەری ناحیەی جەبارە و قەرەتەپە و جەلەولا هیچ قوتابخانەیە یا خوێندنگایەک نییە بە ناوی خوێندنگای کوردی یاخود دراسەتی بە دراسەتی کوردی بێ. سەبارەت بە زانکۆکان من لەگەڵ ڕێزمدا ئەمڕۆ من خۆم مامۆسام لە زانکۆی تکریت با بڵێن لە کۆلێژی پەروەردەی دووس خورمات و ڕێگە پێ نەدراوین ئێمە وەڵام دانەوەمان بە زمانی کوردی بێ لە هیچ قوتابخانە با بڵێن لە هیچ تاقیگایە کاتی امتحاناتە بێت ڕێگەمان پێ نەدرایە. جگە لەوەش یعنی ئێمە بمانەوێ نەمانەوێت کە و کاتی کە حکم دروست بوو ناکە کە بە زمانی کوردی ئەخوێنن ئەوەی کە بەڕێستان باستان کرد. گومان لەوە ناکرێ بە ئێمە ئیمڕۆ قوتابخانەمان هەیە دراسەتی تیا کوردیە، ئەو تەلەبانێک کە دەرچووی پۆلی شەشە بن دوو سبێ دێنە زانکۆ ئەوانە تاوانیان نییە بە زمانی کوردی ئەبێ وەڵام بنەوە. جگە لەوەش مامۆستا ئێمە با بێنە سەر تەوەرەکە بە شێوەیەکی گشتی. ئیمڕۆ تۆ مجلیسی حکوم دروست بوو، دەستوری عێراق داڕشتنی بۆ کریا، بەرگەکان و مادەکانی تیا مسادەقە کریا، زمانی کوردی بووە بە زمانێکی دووهەم لە دەوڵەتی عێراقی و بوو بە زمانێکی ڕسمی لەسەر ئەو نووسراوانەی کە ئەکرێن لە دام و دەستگاکانی حکوومەت. جا ئیمڕۆ بۆ ڕێگەی پێنەدرێت لە زانکۆکانی عێراق با بڕێین وەڵامدانەوە بە زمانی کوردی بێ. یعنی تۆ ئەمە کێشەیە کە من خۆم ساڵانە تووشمە بێت ڕێگە پێنەدرا وەڵامدانەوە بە زمانی کوردی بێ. کتێبی ڕسمی نییە کە ئەتەوێت بچیتە سەر بابەتەکە بدوێ لەسەری ئەڵێ کتێبی ڕسمی نییە تا من بتوانم بە زمانی کوردی بێڵم تەلەبەت وەڵام بداتەوە لەسەر پرسیارەکان. نەخێر بوونی هەیە وەکو دەستور وەکو یاسا، بەڵام جێبەجێ نەکراوە لە ناوەندەکانی زانکۆ جێبەجێ نەکراوە. جگە لەوەش ئێمە ئەمڕۆ ئەمانەیە یعنی تۆ بتەوێت زانکۆکانی مادەی 140 سنووری دیالە، یعنی زانکۆی دیالە بۆ خۆی بەشی کوردیتیانە، زانکۆی تکریت کۆلێژی پەروەردەی باشە مامۆستا بەڕێزی ئاماژە پێدا تا پۆلی 12 دکتۆر سیروان ئاماژەت بەوەدا تا پۆلی 12 بە زمانی کوردی لە دوایەوە دەچێتە زانکۆ دەبێت بە عەرەبی بخوێنێ. ئەمە چه سوودێکی بۆ خوێندکارە دەبێت تا پۆلی 12 بە زمانی کوردی خوێن بێت و دواتر بچێتە زانکۆ بە زمانی عەرەبی؟ چۆن ئەم گرفتانە چارەسەرەکرێن؟ لەم کات و ساتەیە ئەبێت پشکی شێر بەشی بەری تەلەبەکە ئەکەوێت چونکە تەلەبە لەم زەنبی نییە، ئەبێت ئەو بڕیاری کە هەیە حکوومەتی عێراق کاری پێ دەکات کە دەستوری عێراق مکەفەلی کردو با بڵێن زمانی کوردی دووهەم زمانە لە عێراق، ئەبێ بڕیارێدا بە وەزارەتی خوێندنی باڵای عێراق ڕێگە بەوە بدا کە وەڵامدانەوە بە زمانی کوردی بێ. کێشە نییە باوانەکان بە زمانی بەڵام وەڵامدانەوە کەواتە دکتۆر پێت وایە سیاسەتی پەروەردەی حکوومەت لە بەرژەوەندی
کەواتە پێ دوایە سیاسەتی پەروەردەی عێراق لە بەرژەوەندی حکوومەتی عێراق لە بەرژەوەندی زمانی دایک بۆ پێکاتە جیاوازەکان بە تایبەتی بۆ کوردی یاخود بۆ زمانی کوردی ئێمە مامۆساوی ڕاستی بێت ئێمە ئەو دەستکەوتەمانە نەبینیوە یعنی ناوچەکە بە هەر هەمووی چی لە ڕووی وزارەتی پەروەردەوە چی لە ڕووی وزارەتی خوێندنی باڵاوە ئەو دەستکەوتە نەبینراوە یعنی ئێستا من باسی یەکەم بۆت ئەو سنوورە هەر هەمووی سنووری دیالە بە سەتان گوندەیە یەک مەکتەبی کوردیتیانە بەدەیان زانکۆی ئەهلی و حکومی هەیە بەشی کوردیتیانە نا ڕێگە پێنەدراوە سیاسەتەکە سیاسەتە کۆنەکەیە بەرامبەر ئەم نەتەوەیە تا ئەم دەقەوساتە هیچ شتێک نییە لە بەرژەوەندی کوردە بێ یعنی تۆ ئەگەر دەسوور ڕێگەی پێداوە وڵامدانەوە بە زمانی کوردی بێت زمانی دوو هەمە لە دەوڵەت ڕێگەت پێ نادرێتە لە بە وڵام بداتەوە جایتر ئەوە سیاسەتەکە ڕوونە ڕێگە پێنەدراوە نا بەڵێ کەواتە دکتۆر لەو سنگۆیەوە کە بەڕێزت ئاماژەت پێەیە کە خوێندنگە یاخود بڵین بە سەدان ناوچە و دێهاتێ لە ناوچە دابڕانراوەکان کە خوێندنگەی کوردیتیانە لەو سنگۆیەوە تا چەند گرنگە سنتەرێک هەبێ بۆ فێربوون و یاخود بەهێزکردنی زمانی کوردی لە ناوچەکانی دیالە بێت یاخود سەلاحەدین بێت بەڵێ زۆر پرسیارێکی جوانە ئێمە ئیمڕۆ پێویستمان بە سنتەرە ئەو سنتەرانە بۆ ئەوەی نەبەس کادری خۆمان پێ بگەینە بۆ ئەوەی نەتەوەکەمان کە سوکاری نەتەوەکەمان یعنی گەنجانی نەتەوەکەمان با پێ بگان یعنی لوغە زمانی کوردی ئیمڕۆ پێویستی بە حەنانەتە چونکە زمان خۆی لە خۆیدا وەکو کۆرپەیەک لە باوشی دایک پەروەردەبێ بە قۆناغەکانەتی ئەپەڕێ ئەمڕۆ ئەو هەستە پێی ناکرێ یعنی هیچ وجودێک نییە بۆ قوتابخانەی کوردیەکان لەمرە بۆ ئەوەی کەس پێ بگێ بۆ ئەوەی کادرمان پێ بگا بۆ ئەوەی گەنجمان بتوانێت ئامانجەکان خۆی پێک بێنێ ئیمڕۆ ئێمە لەم زۆنە لە زۆنی دیالە من هیچ بەرچاوێکم نبینی یعنی هیچ پێشکەوتێکم نبینی بۆ زمانی کوردی بە جێگای داخەتەبان یعنی لوغەیەکە ئیمڕۆ زمانێکە عەفوم کە جێگەی خۆی هەیە مەکانەتی خۆی هەیە ناو کۆمەلگاکان حتا لە ڕووی نێودەوڵەتیوە زمانێکە دیارە دیاریکراوە پاراوە یاسای هەیە ڕێنمایی هەیە با بڵێن قەواعیدی خۆی هەیە بەڵام بۆ ئەمە پرسیارەوەتە کەم تەرخەمی لەکوێیە کەم تەرخەمی هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی داکۆکی لەمە ناکە یعنی بۆچی حکوومەت نایەتە دەنگ بۆچی حکوومەت دەست درێژ ناکە بۆ ئەم ناوچەیە بۆ ئەوەی ئەمە ئیمڕۆ ناوچەیەکە بمانەوێ نەمانەوێت کەش و هەواکەی و بارانبارینەکەی هەر لە کوردستانە چێ ئەمڕۆ کاتی ئەوە هاتووە یعنی ئەبێت ئێمە سنتەر لۆکۆلینۆمانەوێت تایبەت بە زمانی کوردی ئەبێت سنتەرمان هەیە بۆ گەیاندنی کادری خۆمان ئەبێت سنتەرمان هەبێ بۆ گەیاندنی مامۆسای پرافیسخۆر و پرۆفشناڵ لەم بەوارەدا دکتۆر ویستە پرسیاری ئەوەکەم ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها چالاکوانانی بواری زمان و پەروەردە ڕۆڵیان چیە لەوەی کە بتوانن زمانی کوردی لەو ناوچانەدا بپارێزن بۆ ئەوەی کە هەیە ئێستا لەوە خراپتر نەکرێت بەڵکو بتوانرێ بەرەو باشتر ببرێت من تا وەکو خۆم تا ئەم دقەیکە لەگەڵتانە ئەدوێم تا ئێستا کە یەک کۆنفرانسم نەبینی سەبارەت بە لوغەی کوردی عەفومکە نەمبینی هیچ شتێ بۆ زمانی کوردی بکرێ کۆنفرانسیە بێ پێویستە کێم کۆنفرانسانە بکات دکتۆر چۆن بڵێن پێویستە کەسانی خۆمە تەمانەمە ئێمە زمانمان زمانی کوردیە پێویستە حکوومەتی هەرێمی کورسان بە هەماهەنگی لەگەڵ وزارەتی پەروەردە یاخود وزارەتی خوێندنی باڵا دکتۆر پەرە بدەن بەم بابەتە بۆ کردنەوە بەڵێ کێ دەبێت دەمەم کۆنفرانسانە بکە بەڕاستی کەسانی وەکو ئێوە دەبێت داوای ئەمە بکەن هیچ کاتێک داواکاریتان پێشکەش کردووە سەبارەت بەوەی کە دەبێت کۆنفرانسێک بە زمانی کوردی بکرێ بۆی بتوانێت گرنگی زیاتر بە زمانی کوردی بترێ یاخود ئێوە لە مەترسی ئەم بابەتە تێگەن هەناتان نێناو بۆ وەزارەتی پەروەردە یاخود لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بۆی بتوان ئەم گرفتانە چارەسەر بکرێت من ئەوەنەی ئاگام لێتی بە جدی ئاگام لە مەوزوعەکەیە بەڵام ئەوە گەیەنێتی هەماهەنگی نیە یعنی ئێمە ئیمڕۆ ناو حکوومەتی بەغایە بۆ نمونە ئەگەر بمانەوێ و نەمانەوێ ئێمە بەش خۆمان نوێنەرمانەیە لە حکوومەت بەش خۆمان نوێنەرمانەیە لە پەرلەمان بەش خۆمان نوێنەرمان هەیە لە وزارەتەکان نەهاتنەتە پێشەوە با بۆ ئەم مۆزوعە احتیمام بێت جێگای بایخ بێ بۆ ئێمە تا بتوانین ئێمەش بچوینە پێشەوە من ئەگەر تۆ لەگەڵمە هەماهەنگی نەبیت لە حکوومەتە تۆ ئەگەر لە پەرلەمانە هەماهەنگی نەبیت لەگەڵ من ناتوانم بەتەینا پێم ناکرێت چونکە ئەوان ڕێگە بەمە نادرێ یعنی ئیمڕۆی من لە 2025 لەگەڵ هیچی فەرق نیە لەگەڵ 2001دا یعنی هیچ بۆ زمانی کوردی نەکراوە یعنی وەرە دوای ئەمەوە نەهامەتیە دوای ئەوەنە جەسرەوەی
بەڵێ باشە دکتۆر من بابەتێکی گرنگم لایەکە ئەمێ لە ڕێ پرسیارەوە لە بەڕێستانی بکەم هەوڵ نەدراوە کۆلێژی زمانی کوردی لە خورمات و بکرێتەوە کە بە دڵنیایی کردنەوەی کۆلێژی زمانی کوردی لە خورمات و کاریگەریە بێت لەسەر پاراستن و بەهێزکردنی زمانی دایک. بەڵێ ئەولی داوام خۆم بەڵێ چەند جارێ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کەریم شکۆر ئەندامی ئەنجومەنی هەوڵەکان بەچی گەیشتووە من ئەوەمانە کردووە بەچی ئەگەیشتو ئەمێنێت وزارەتی خوێندنی باڵا کەنەمە یاسای خۆی هەیە تۆ کە بتەوێت بەشێ بکەیتەوە ئەبێت سەرەتا ئەستافی مامۆسات هەبێ سەرەتا بینایەکت هەبێ سەرەتا هەیکەلیەکت هەبێ ینی هەمووی ئەبێ بانەت ئەو کەرەساتانە تەواو بێ بەڵام من پرسیارەکەی تۆ ئەوە ئەگەیەنێت ئێمە بەس دوو زمانلان نییە ئێمە من ناوچەی مادەی 140 لە بەدرەوجەسارۆ دێت حتا مووسڵ ئیمڕۆ من دیالە ئەچێتە زمن ئەو قاعدەوە کە ئێستا باسی لێ ئەەکەی ئێمە ئەبێت بەشی کوردی لە هەموو زانکۆکانی مادەی 140 وجودی هەبێ یعنی ئەوە نییە بڵێ لە دووزە هەبێ لە دیالەیە نەبێ نەخێر ئەبێ لە هەموو شوێنەکە هەبێ چونکە ئەم مادەی 140 هەموو ناوچەکە ئەگرێتەوە تۆ یعنی زوونی دیالا کوردێکی زیادی بەدڵنیایی بەڵام دکتۆر کە لە خورمات و کرایەوە ئەمە ڕێخۆشکەرە بێ بۆ ئەوی لە ناوچەکانی تریژ وەک بەڕێستان ئاماژەتان پێ لە ناوچە دابڕێنراوەکانی تریژ بکرێتەوە. گومان لەوە ئێمە توانیمان بەسەر ئەمەیە زاڵ بین بکرێت ئەبێتە سەرەتایەکی باشە گەر بتوانین زاڵ بین بە یەکدەست نوێنەری کورد لە بەغا بە هەر هەمویانەوە یەکدەست بوون و جەخت لەوە بکەنەوە ئەم بەشە لە هەموو زانکۆکان بکرێتەوە گومان لەوە ناگرێت جێگای دەستخۆشی و دڵخۆشی هەم بۆ ناوچەکە هەم بۆ ڕۆلی کورد یعنی ئیمڕۆ ڕۆلی کورد بەشی زمانی کوردی لە زانکۆکانی مادەی 140 نابینێ جا ئیتر ئەوە گەورەترین مافی خۆیەتی نایبینێ بەدەستی ئەمە وەکو بەشی کوردی دکتۆر بەڵام سەبارەت بەڵێ دکتۆر ئەمە وەکو بەشی کوردی کە نابینرێت لە زانکۆکانیە بەڵام ئەی سەبارەت بە هەبوونی مامۆسای پسپۆڕ و کتێب و ئەو سەرچاوانەی گرنگە بۆ گرنگی پێدانی زیاتر بە زمانی کوردی و لە ناونەچوونی لەو ناوەندەکانی خوێندنلێ و هەروەها لە زانکۆکاندا تا چەند مامۆسای پسپۆڕ لە بواری زمانی کوردی و هەروەها لە کتێب سەرچاوەکان بەردەستە. مامۆسا بەخۆش حاڵیەوە مامۆسامان زۆرە پسپۆرمان زۆرە لەو بوارەوە بەڵام تۆ ئەگەر بتەوێت مێژووی زمانێ بە کەسێ بناسی بە ڕۆڵی خۆت بناسی سەرەتا ئەبێ لە سەرەتاوە لە قوتابخانەوە دەست پێ بکەی دوای ئەوە لە زانکۆکان بە فراوانی دەست پێ ئەەکەی بەڵام ئێمە ئێستاکە قوتابخانەمان نییە لە زوونی دیالەیە یعنی لە ناحیە جەبارە سێرەکەی بەست ناحیەکەتیادی هەموو گوندەکان تایە نییە ئەیجا ئیتە تۆ مێژوو چۆن بە خەڵک بناسیێنی ئەگەر من لە سەرەتاوە قوتابخانە منە بە باسی مێژووی ئەم زمانە بکەم چۆن پێگەیشتووە شۆڕشی چی کردووە ئەمانە هەر هەمووی پێویستە اینجا ئێمە ئەڕۆینە سەر زانکۆکان بە شێوەیەکی گشتی باسەکرێ بمانەوێ نەمانەوێت پێویستمان بە سەرەتایە ئێستا تا ئێستا سەرەتایمان نییە ئەم ناوچە تا ئێستا قوتابخانەی نییە ئەم ناوچە تا ئیساکە نازانێت زمانی کوردی دروستبوونی چۆنە یاساکانی چۆنە قاعیدەی چۆنە قەواعیدی چۆنە بەس ئەزانەیە قسەی پێ بکە یعنی گشتمان ئەوە لامان ڕوونە یعنی ئیمڕۆ ئەبوایە ئەوە بکرایە ئەمانەی تێپەڕانایە یعنی ناوەند بواە قوتابخانە بواە بەش بواە لە زانکۆکان ئێمە هەماوی خۆیەتی کە ئێمە بمانەوێ نەمانەوێت لەم ناوچەیە هەر وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد ئەم ناوچەیە ناوچەیەکی کوردستانیە یعنی با هەر سەکتەرە بڕۆ ئەگەر ناوچەیەکی کوردستانی نەبووە جێگای نەکراوە لە دەستوری عێراق بەڵام ناوچەیەکی کوردستانیە. بەڵێ باشە دکتۆر ئێمە چی بکەین بۆ پاراستنی زمانی کوردی لە ناوچە دابڕێنراوەکان یاخود پاراستنی شوناسی نەتەویمان ئایا پێویستمان بە کۆنفرانسێکی فراوان نییە بۆ ئەوەی کە باسم کرد؟ بەڵێ پێویستمان بە کۆنفرانسە پێویستمان بە یەکدەسیە ئێمە ئەبێ یەکدەست بین بۆ ئەوەی کۆنفرانسمان هەبێ وتارمان هەبێ ڕێکخراومان هەبێ مرکزمان هەبێ کۆنێکتمان هەبێ لەگەڵ هەردوو لایەنە بۆ ئەوەی بتوانین پەرە بەم زمانی خۆمان بدەیت چونکە زمانێکە ئەمڕۆ
ششت بواقع كريه يعني إمروتو زمانك دستوري عراقي حقي ويداية بيتهمو ما فكاني خوي بكار بينه حقي أوي إسا تلبل زانكو كاني أم زونة جواب زماني كردي بداته والله مي باب زماني كردي بيتشكن دستور تكفيلي أوي كردو الدستور رجاي بيداوي أو النية من بلام لا يخو مشتاق شخص بلام بو كاري بينا كوزارة الخندني بالا العراق أو أنا لا حكومتي هريمي كرسان وداكوكي أو برلمانتار أو حكومة بابلين أو وفداني لحكومتي بغداد أو ممثلاني هريمي كرسانة كلوين أبي جخت لسر أو موضوع بكن وشو كان أما نشأ تلبين ولزماني كرديان توا كردو حتى صفي بابلين بولي شش بزماني كردي خونا دي هيج ذنبي أوني نتواني ولام داتو بزماني كردي. باشا دكتور سیروان حاجی جبار مامۆستای زانکۆ سپاس کە ڕاستەوخۆ لە کفری ئازیزەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بوون وەک هەمیشە.